دەستور بە یەکێک لە بنەما سەرەکیەکانی بەڕێوەبردنی هەر وڵات و حکوومەتێک دادەنرێت وەک چوارچێوەیەک بۆ ڕێخستنی پەیوەندیەکانی نێوان دەسەڵاتەکان و دیاریکردنی سیستەمی حکومڕانی و دەرکردنی بڕیار و یاساکان لە هەرێمی کوردستانیش لەگەڵ ئەوەی دوو یاسا بۆ پرۆژەی ڕەژنووسی دەستور لە پەرلەمان دەرچووە کەچی تاکو ئێستا هەرێم نەبوو تا خاوەن دەستوری خۆی. ئێستا کەلێنێکی ماسێکەیە لە کوردستان نەبوونی دەستور و پێویستە ئەگە خولی سێمیش بڕیاریاندا و لژنەیەک دانرە 21 کەسی ئەوانیش هیچی ویان نەکرد کە بوترێ هەرێم بێ دەستور نابێ. دەستور کێمەسێکی گەورەیە چونکە هەموو یاسایەکان لە من چەتری دەستور دەردەسن کو لە عێراق کە یاسایەکان لە پەرلەمان عێراق لە من چەتری دەستوری عێراقی ئێمەش دەبواە لێرە شتەکان بەڕێک پێچی بی بەڵام کە نەکرا بەداخەوی زۆر هەلێکی مێژوویمان دەستە خۆماندا و ئێستا دەست خۆمان دەگەزینەوە کە نەمان کرد و کێمەسێکە لە خۆمانە لە کەسکە نییە. وەک یاساناسان و شارەزانی بواری دەستور ئاماژەی بۆ دەکەن زۆر پێویست بوو هەرێمی کوردستان بەر لە عێراق ببێتە خاوەن دەستوری خۆی کەچی بەهۆی ناکۆچی لایەنەکان ئەو پرۆسەیە دواکەوتووە و ئێستاش دەخوازن لە داهاتوو کاری جدی بۆ بکرێت. بەرەو زۆر گرنگ و کاتی خۆی هەتا پێش دەستوری عێراقیش ئێمە دەستورمان هەبووە بەڵام خۆت دەزانی بەهۆی ناکۆچی و ڕێنەکەوتنی لایەنەکان ئەستا دەستور ئەو پرۆسەیە زۆر دواکەوت ێزەش هیواداری لەم خولە پەرلەمان بەڕاستی گرنجێکی تایبەت بێن دەستور هەم تەسپانی سەرجەم مافەکانی نافە سیاسیەکانی خەڵکی کوردستانە و قوارەی هەرێمی کوردستانە هەم ماف و ئازادیەکانی تاک دەپارێزێ هەموو ئیلتزاماتەکان زیاد دەکا یاری دەکاوە هەمیش بەڕاستی عێلاقی بینی دامودەزراوەکان ڕێک دەخا کە خۆت داین زۆر زار لە بینی سەرۆکایەتیەکان و لەسەر کۆمەڵک پۆلیسی یاسایی ئەوانە لەبەرەوە دەستور دەبێتە حاکەمێک بۆ هەموو ئەو بابەتانە بتەکیت لەبەرەوە دەستور زۆر گرنگە و هیوادارین ئەو خۆلە بتوانێت ئەو ئیشە جێبەجێ بکات و بەتەکیت ئەچی ئەساسیش ئەوەی لایەنە سیاسیەکان لەسەر هێڵە گشتیەکانی ڕێککەون. ئەگەرچی هەموو لایەنە سیاسیەکان لەسەر پەسەندکردنی دەستورێک بۆ هەرێمی کوردستان کۆکن و بە هەنگاوێکی گرنگی چەسپاندنی پرۆسەی حکومڕانی دادەنێن کەچی تاکو ئێستا کار بۆ زیندووکردنەوەی ئەو لیژنانە نەکراوە کە تایبەتە بە پرسی دەستور. تاها عەبدوڵڵا گەلی کوردستان هەولێر.